دوا بە دوای دووبارە سەرهەڵدانەوەی نەخۆشی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بەگشتی لە ناوچەکەمانیش بە تایبەتی ڕۆژی 12 لەسەر 13 مانگ دوو حاڵەت دەستنیشانکران، یەکەشیان لە قەزای سۆرانێکش لە ناحیە خەلیفان کە نیشانەکانی نەخۆشیەکان هەبارەوە دوای وەرگرتنی نمونەش لە بەرکەوتوان لەواتە لە خاو خێزانی ئەو دوو توش بووە، دەرکەوت 12 کەسی کەش بە هەمان شێوە توش بوون کە هەفتیان لە ناو قەزای سۆران بوون و پێنجیشیان لە ناحیە خەلیفان بوون. وە بە پلانەکانی پێشتریش کە لە سەرەتای سەردانی نەخۆشەکەش پلان وا بوو کە لە کاتی پێویست لە نەخۆشخانەی ئاشتی بەشێک تەرخان بکرێتن بۆ چارەسەرکردنی یاخود چاودێریکردنی توشبوانی کۆڕۆنا کە بە خۆشحاڵی و بەدەستخۆشیلەوە بەڕێبەرەتی نەخۆشخانەی ئاشتی هەردوێنێ ئەو بەشە ئامادەکرا، پێشترش ئامادەکرا بۆکو پلان، بەڵام نەکرا بۆکو دوێنێکراوە ئەو 12 نەخۆشی کە لەو سنوورە توش بوون لەو بەشە خەوێندەران هەرچەندە ئێمە وەکو پلانی ئەوە هەیە کە ئیشاڵڵا لە ماهۆیدا هاتوو ئەو بینایی کە تایبەت کرا بۆ بەڕێبەراتی هاتوو چۆتەوە بۆ بەڕێبەراتی هاتوو بگوازرێتەوە بتوانین لە ئەو شوێنی کە پێشتر نەخۆشخانەی سۆران بۆ شوێنێکی فراوانە کە نزیکەی جێ 50 تا 60 نەخۆشە بێت ئەو شوێنە تایبەتکەین بە کۆڕۆنا. ئیشاڵڵا پلانی داهاتوو ئەگەر خوا یار بێت لە چەند ڕۆژی داهاتووە لە هەفتەی داهاتوو ئیشاڵڵا ئەوە جێبەجێکەین، ئەوە باشترە وەکو شوێن وەکو ژمارەی نەخۆشکە ئەو لە بەشی نەخۆشخانەش تەنها جێ 12 نەخۆشە بیتەوە.